بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویست بیسەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیام ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و کامەران بێ لە دیدارێکی تایبەتدا بە ئێوەی خۆشەویست و بەڕێز دەگەین سەبارەت بە سەرکەوتنەکانی پشت متمانە بەخۆبوون. سەرکەوتن بەبێ بوونی متمانە دەشێ بەدی بێت. مەحوی شاعیری گەورەی کورد دەڵێت بە ئاسانی مەزانە بوونە سەردار، واتە بەرزبوونەوە سەرکەوتن بە ئاسانی بەدەست نایە. سەرکەوتن بەرهەمی زاتیە یا موتوربەکردنیەتی لەگەڵ ئەزمموی ئەوانی تردا. مەحوی شاعیر دیسان دەڵێت بکە مەشقی لەوانەی چوونە سەردار. متمانە چییە و چۆن بەدەست دێت؟ متمانە بەخششێکی خوداییە یاخود بە هەوڵ و ڕاهێنان بەدەست دێ. دین تا چەند متمانە لە مرۆڤدا دروست دەکات و بەهێزیشی دەکات. ئەمانە و چەندین پرسیاری تر لە گفتوگۆی ئەمڕۆدا لە دیداری تایبەتی ئەم جارەماندا لەگەڵ دکتۆری بەڕێز و خۆشەویست دکتۆر بەختیار کەمال تاڵبانی، دکتۆرە لە بواری پزیشکی، مامۆستای زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی، ڕاهێنەر لە بواری گەشەپێدانی مرۆیی. قسە و باسی لەسەر دەکەین. کاک دکتۆر گیان زۆر بەخێربێی و سوپاسی ئامادەبوونت دەکەین. ناونیشانی بەرنامەکەمان سەرکەوتنەکانی پشت متمانە بەخۆبوونەوە. دەمانەوێت سەرەتا بزانین متمانە بەخۆبوون چییە و چۆن باسی لێوە بکەین. چۆن من بزانم پێناسەیەکی متمانە بەخۆبوون لە بەڕێستان وەربگرم بۆ ئەوەی کەی بڕیار بدەم کە متمانەم بەخۆم هەیە و کەی بڕیار بدەم کە متمانەم لە دەستداوە و کار بکەم بۆ ئەوەی جارێکی تر متمانە بەدەست بێنمەوە یا هەر لە بنیاتدا متمانە بنیات بنێن. متمانە بەخۆبوون هەست و نەست و شعور و بیرکردنەوەی مرۆڤە بەرامبەر بە تواناکانی، بەرامبەر بە دەسەڵاتەکانی، بەرامبەر بەو هێزەی کە هەیەی بۆ خۆ بەڕێوەبردن لە ژیانە. هەر مرۆڤێک دیارە کۆمەڵێک ئەفعالی هەیە، کۆمەڵێک یانواتە کردداری هەیە، کۆمەڵێک کەلیماتی هەیە کە وشەیە ڕۆژانە بەکارێنێ، کۆمەڵی هەست و نەستی هەیە. وزەیەک هەیە ئەم شتانە ئەجوڵێنێ، وزەیەک هەیە لە تاکی مرۆڤەکانە بۆی هەر کەسێک لە کەسەکان، هەر کەسێک لە مرۆڤەکان هەستێکی بۆ دروست بێ بەرامبەر بەو وشانی کە دەیڵێت، بەرامبەر بەو کردەوانی کە دەیکات، بەرامبەر بەو بیرکردنەوانی کە هەیەی. ئەمە پێوەرێکە لە ڕووی زانستیەوە، پێوەرێک هەیە کە پێڵێن متمانە بەخۆبوون. ئەم پێوەرەیە هەڵسەنگاندنی تاکەکە مرۆڤەکە کات بۆ خودی خۆی، بۆ ناخی خۆی. کەواتە ئەتوانین بە کورتەکەی بڵین هەست و نستی مرۆڤەکانە بەرامبەر بە تواناکانی خۆی. تواناکان لە ئاستی تاکە و تواناکان لە ئاستی تاک بۆ بەرامبەر بە کۆمەلگایە. زۆر باشە کاک دکتۆر. خێزان یەکێکە لەو یەکانەی کە هەمومان لە خێزانەوە هاتوینەتە دەرەوە و خێزان ئێمەی پێشکەشی کۆمەلگا کردووە. بابزانین خێزان تا چەند ڕەنگڕێژی دەکات لە دروستکردنی متمانە، لە چاندنی تۆوی متمانە لە ناخی ئینساندا. یەکەم کەس کە کاریگەری لەسەر ئینسان هەیە، لەسەر نەوەکان هەیە، لەسەر تاکەیە دایک و باوکەکانن و ئەوان چی بکەن بۆ دروستکردنی متمانە لە تاکەکاندا، لە ڕۆڵە و نەوەکانیاندا. بەڵێ تەمەن متمانە بەخۆبوون ئەگەر لە سەرەتا بۆ وەڵامی پرسیارەکەت متمانە بەخۆبوون ئەوەندەی کە لە سەرچاوەکانە باس کراوە، سیقە بالنەفس یان بە ئینگلیز پێڵە کۆنفیدێنشیاڵەتی، کۆنفیدەنس، سیقەی بەخۆبوون و متمانە بەخۆبوون زۆرێ لە سەرچاوەکان باسی ئەوە دەکەن کە دەکرێت بە نسبەیەکی زۆر کەم وەکو وراسە ئەمە بۆ نەوەکان بگوازرێتەوە. چکە ڕەنگە ئێستا بینەران باسی ئەوە بکەن ئایا کەسێک هەیە هەر لە خودی خۆیە بەبێ دەوروبەر یعنی خواکرد بێت. ئەمە هەندێک تا ڕادەیەک لە هەندێک شوێن باسی لە 102کەن لە 103کەن واتە نسبەیەکی کەم ئەکرێ بە کرۆمۆسۆم بەکو جینەکان هاتیبێ بۆ ئەم نەفەرە، بۆ ئەم مرۆڤە لەسەر کوڕەی زەوی و تا ڕادەیەک متمانە بەخۆبوونی هەبێت. یعنی کەسێکمان هەیە کەواتە لە بنیادا کەسێکمانەیە هەر لە زات کە لەگەڵ خوڵقانی لەگەڵ دروستبوونیە متمانە لە ناو ناخیدا هەیە، بەڵام ڕێژەکەی کەمە. ڕێژەکەی کەمە و تەفسیریان بۆ ئەوەش هەیە کاڵەن جاری وایە لە قەومێکە کە لە دارستانێکە ئەژی، لە شوێنێکە ئەژی، تێکەڵاوی هیچ ئەعلامێکی نەکردو کە دوایی باسیەکەین، تێکەڵاوی هیچ جۆرە کەسێکی نەکردووە لەواتچی ئەم مرۆڤە لە چاو هەندێک مرۆڤی ترا متمانە بەخۆبوونی زیاتر بێ لە چاو ئەوەکانی کە. کەواتە مەبەستەکەم چییە؟ ڕێژەیەکی کەمی هەیە، ئەمە کو جینە
کەس دەوری تیا نابینێت و کەس ڕۆڵی تیا نابینێت بەڵام ڕێژە زۆرەکە کە ئەگاتە 190 بەرەو 95 و زۆر جار ئەگاتە 197 پەیوەندی بە دەوروبەرەوە هەیە و پەیوەندی بە هەوڵی مرۆڤەکەەوە هەیە بۆ دروستبوونی ئەم متمانە بەخۆبوون. بەڵام ئێستا دەکرێت ئێمە دابشکارێک بکەین خێزان چەندی بەردەکەوێت کۆمەلگا ناوەندەکانی خوێندن دەوروبەر و هاوڕێکان ئەمانە چەندیان بەردەکەوێت. ڕێژە زۆرەکە کە ئەکرێت بە گوێرەی تەمەن باسی بکەین ڕێژە زۆرەکە ئەکەوێتە سەر ئەو پەروەردەکردنی کە خێزانەکان بۆی دەکەن هەتا تەمەنی بۆ نمونە 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ کە منداڵەکە چێتە قوتابخانە لە 190 یاخود ئەتوانین بڵین لە 100 متمانە دروستبوون لە ناخی مرۆڤەکانە و لە ناخی منداڵەکانە ئەکەوێتە سەر دایک و باوک و ئەو ژینگەی کە منداڵی تیا دروستە بێت. دایک و باوکەکە هۆکارێکن بۆ دروستکردنی متمانە بەخۆبوون لە ناخی مناڵەکانە. زۆر جار دایک و باوکەکانن هۆکارە بۆ نەهێشتنی بۆ لاوازبوونی ئەم منداڵە بۆ متمانە بە دروستبوون بۆ خۆی و بۆ دەوروبەری. اینجا کە جاری واش هەیە کەسەکانی دەوروبەرش دەورە بینێت. ئێمە ڕاستە و خۆ دایک و باوکەکە دەورە بینێت بۆ دروستکردنی متمانە بەخۆبوون بەڵام ئایا تا چەند ئەو کەسانی کە لە دەوروبەرین منداڵەکە جاری وا هەیە لە مام و لە خاڵ لە برادەر و لە دۆست لەو کەسانی کە یاری لەگەڵا دەکەن لەو ژینگەی کە تایە دەژی ژینگە جاری وا هەیە هۆکارێکە بۆ دروستکردنی متمانە بەخۆبوون لە ناخی منداڵەکە کەواتە دایک و باوک بەڵێ ڕۆڵی کاریگەر دەبینن بۆ دروستکردنی ئەم هەست و نەستە بۆ نەمراندنی سیقە بەخۆبوون لە ناخی منداڵەکانە ئەمانەش لە چەند شتێکەوە کاریگەریەکە دروستە بێت. یەکەم پشت تا چەند هەڵس و کەوت دەکرێت لەگەڵ ئەم منداڵەیە وەکو کەسێکی سەرکەوتوو سیرکردنی منداڵ بە کەسێکی بۆ نمونە زەعیف بە کەسێکی لاواز بە کەسێکی کەمتوانە و هەندێک جار لە کتێبەکانە باسی ئەوە دەکراوە کاک بەختیار تا چەند ئەم دایک و باوکانە ئیعاز واتە وشەی سلبی دەڵێن بە منداڵە بۆ ئەوەی کە منداڵەکە منداڵێکی سلبی یان منداڵێکی کەمتوانە یان منداڵێکی کەم هێز و کەم سیقە بەخۆبوونی تیا دروست بێت واتە وشەکان جاری وهەیە هۆکارە بۆ دروستکردنی ئەم کەم متمانەیە ئەم بێ متمانەیە لە وشەیە دەورە بینێت پاشان دانانی و پێدانی ڕۆڵ لەلایەن خانەوادەکانەوە بۆ نمونە هەرزانم تۆ بەخوا ڕۆڵە هەرزانم هیچ تیا بەسە نییە ئەمە بۆ خۆی قسەیەکی زۆر کوشندەیە لە کتێبەکانە باز دەکرێت ئەڵێ هەندێ وشە کە لە سەرەتای منداڵیەوە دەوترێت لەوە ئەچێ بە درێژای تەمەنی ئەم منداڵە پێوەی بناڵێنێ بەوەی کە توانات نییە تو هیچت پێ ناکرێت بەخوا تۆ هەرگیز ناگەیتەوە بە هاوڕێکانت ئێمە هەر لە خانەوادەکەمانە منداڵ هەبووە لە تەمەنی ئامادەیە ینی لە مەرحەلەی ئامادەیە بۆ ئەڵێ دکتۆر من هەر لە مناڵێەوە دایک و باوکم زوو پێوتن ئێمە لە عایلەکەمانە کەسمان تیا هەڵ نەکەوتووە لە ناخیا چاندوێت ئەم منداڵە لە 5 عدادێ بە منێوت دکتۆر ئێمە هەر وتراوە دکتۆر و مهندیس و محامی و مامۆستا و خەڵکی سەرکەوتومان تیا دروست نەبووە خەڵکێک هەیە هەر لە منداڵیەوە دایک و باوکەکە درایێنە بە گوێیانە کە تۆ هەچەند سێ چڕوچاوت دەکەم وەکو بڵێ فالگرەوە بێت ئەم دایک و باوکە هەچەند سەی دەموچاوت ئەەکەم هیچ تیا بەسەر عەقڵم نایبڕێ بەڕاستی تۆ ئایندێکی جوانت هەبێ ببی بە کەسێکی گەورە خەڵک لەسەر دەستی تۆ چارەسەر وەرگێ ببی بە مامۆستایەکی کارامە ببی ئەندازیارێک باڵەخانەیەکی گەورە دروست بکەیت ئەم موشانە کە جاری وا هەیە دایکان و باوکان کە ئێستا سەیری بەرنامەکەمانەکەن ڕەنگە بەگاڵتەوە وترابێ ڕەنگە بە سوعبەتەوە وترابێ کە جاری وهەیە دانیشی مناڵێک گاڵتەوە گەپەکاوی نەکاڵی حەپەتەپۆلێکی بەخوا هیچ تیا بەسەر نابێت بەبێ ئەوی بزانین کە کاریگەری و هێزی ئەم موشانە هێزێکی گەورە لە ناخی مناڵەکە دروستە کەواتە بۆ خۆی پەروەردەکردنەکە لە بواری وشەیە دەورە بینێت لە خاڵێکی ترە کە زۆر گرنگە پێدانی ڕۆڵ بەم منداڵانە سیقە بەخۆبوون دروست دەکات ئێمە لە هەندێک لە کتێبەکانە کە ڕەنگە دایکان و باوکان عجیبیان لێبێت کە ئەکرێت ئەم شتانە بۆ مناڵ بکرێت ئەڵێ تۆ دەکرێت بۆ نمونە سرڤلێدانی سیارەیەک لە منداڵێکی 5 ساڵ 6 ساڵە ئیسۆپت گرتووە و هاندبرێکت داداوەتەوە جارجارێک منداڵەکەت ئەگەر قووەتیشی کەم بێت بە منداڵەکە بڵێ دەی تۆ سرڤلێدا لە کتێبێکا خوێنمەوە دەڵێ ئەمە دەکرێت سایقێک شۆفێرێکی زۆر سەرکەوتی لێ دەرچێ لە داهاتووە بەم سرڤلێدانە ئەمە هێزێکی پێدا ئەمە توانایەکی پێدا قەنەعەتێک لە منداڵەیە دروستەکە من ئەتوانم ئۆتۆمبیلێکی گەورە ئیش پێ بکەم پێدانی بۆ نمونە بڕیاردانی بۆ ماڵەکە بۆ خانەوادەکە تەسەوور بکە لە کتێبێکی ئەنتۆنی ڕۆبنسا خوێنمەوە باسیەوەکە دەڵێت دایکان و باوکان هەوڵ بدەن بڕیاردان بۆ چێشلێنانی ئەو ماڵە هەندێک جار بدەنە دەست منداڵە 5 ساڵ و 6 ساڵ و 7 ساڵانەکان ئەمڕۆ چی بکەین
یعنی منداڵێک ئەگەر بڵێت دایە باوە با برنج بخۆین یان شلە بخۆین ڕەنگە هیچ لە مەسەلەکە نەگۆڕێ بۆ 360 ئەوەنە ڕۆژێک ئێمە ڕۆژانە چێشت و نانەخۆین بەڵام پێدانی ئەم بڕیارە ئەڵێ بوات لەم منداڵە دەکات لە داهاتوە بتوانێت خاوەن بڕیار بێت کە ڕەنگە دوایی لە پرسیارەکانی جەناب تا مەسەنن متمانە بەخۆبوون چی لە کەسەکە یا دروستەکە ئەگەر متمانەیتیانە بێت کەواتە منداڵەکە ئەگە تۆتەوێت لە داهاتووە پێری بڕیار بێت ئێستا بڕیاری بدەرێ زۆر باشە ئەو ڕاندەشێ بۆەوەی باس لە بڕیاردان بکەین یعنی ئەوەی کە خێزانێک منداڵێکی تەندروست لە ئەو لە سەدانەوەتەی بەڕێزت باس کردووە زیاتریش تا لە سەدا سەد کە کاریگەریەکە دایک و باوک و خێزان دروستی دەکات لەسەر منداڵەکانی کە متمانەی بەخۆی بێت دروستکردنی ئەم متمانە بەخۆبوونەوە یان ئەم متمانە دروستکردنە لەلایەن دایک و باوکەوە تا چەند کاریگەرە بە بڕیاردانێکی تەندروست لە ئایندەدا هەر لە سەرەتای ژیانەوە بۆ تۆ ئەوی قۆناغەکانی ژیان بۆ تاک ئەم بڕیاردانە و ئەم حەق پێدانی منداڵ و ئەم پەروەردەکردنە تەندروستە بڵێ منداڵێکی خاوەن بڕیاری خۆی تیا دروست دەکات ئەکرێت دایک و باوک لە کاتی پەروەردەکردنە لە خواردنە لە شێوازی یاریکردنەکانە لە شێوازی جلوبەر بڕیاردانە لە شێوازی قسەکردنە لە شێوازی هەڵسوکەوتکردن لەگەڵ منداڵەکانە لە شێوازی پێدان جارجار لە ڕۆڵ لە ماڵەکەیە ڕۆڵێک بۆ خەوتن ڕۆڵێک بۆ سەردان ڕۆڵێک بۆ ئەمانە ئەمان بە حوبێک حەز و ئارزوویەک و توانایەک بۆ بڕیاردانی تیا دروستەکە لە منداڵەکەیە لەسەر چاوەکانی ترا باسی ئەوە دەکات ئەمە هەڵەیەکی کوشندەیە کە خانەوادەکان تەنها لە پێناوی ئەوەی بە تایبەتی ئێستا دایکان سەری بەرنامەکەمانەکەن لە پێناوی ئەوەی با جلێکی بۆ بکڕم شلک هەڵگیر بێ وەکو کوردەواری خۆمان دەکات با جلێکی مەیلە و بۆر بێت بۆی درەنگتر بیشۆم تۆ حبێک و حەزێک و توانایەکی بڕیاردان ئەکوژی لەواچێ بە درێژایی تەمەنی بە تایبەتی کچێکە یان کوڕێکە بۆ تاهاتووی ژیانی تۆ بڕیارەکەی بکوژیت لەبەرەوە بەڵێ بڕیاردانی داهاتوو زۆر جار ئەتیما دەکاتە سەر بڕیاردانی مناڵ لێتان ناشارمەوە گەر تۆش پرسیارەکەی خۆت هەڵبگرا ئەڵێت تەمەنی 3 ساڵ بۆ 7 ساڵ لە 160 چالاکیەکانی داهاتوو دروست دەکات هەندێک سەرچاوە باسی زیاترەکەن یعنی ئەگەر تۆ ئەتەوێ ئەم نەفەرە کاریگەر بێت ئینەرژی پێ بدەیت بڵێ ئەگەر ئەتەوێ ئەم منداڵە هێز و توانای هەبێ بۆ بڕیاردان لە 3 ساڵ بۆ 6 ساڵ کە ئەمە فترەیەکە تەنها و تەنها بێجگە لە بڕیاردان بۆ دایبی و بۆ خواردن و منداڵێکی حەپەتەپۆلە دروستکەیت و بەس خەریکی خواردنی و بکەین بەدەمی ئەمە زۆر جار بەخێویکەی پەروەردەی نەکەی بەس ئیش لەسەر ئەوە ئەکەین منداڵەکە لەرزوتای نەبێ بەس ئیش لەسەر ئەوە ئەکەین شیرەکەی و کیکۆزەکەی و نیدۆکەی و کۆڵە شێوازی خواردنەکەی بۆ بگۆڕین بەڵام کەمترین بڕیار یعنی من لە کۆبنەوەیە کە ئێمە لەگەڵ هەندێک مامۆستای زانکۆشە باسی ئەومان کرد ئێمە کەمترین موئەسسە کەمترین خەڵک هەیە ئیش لەسەر 2 ساڵ و 3 ساڵ بۆ 7 ساڵی نەوەی ئەم وڵاتە بکات کەمە نەوەیە کە سەدقات پێویستی بە پارە سەرفکردنە بۆ لە چاو ئەو پارەی کە بۆ زانکۆ پەیمانگەکان دروستەکرێت ئێمە کەمتر دایکان و باوکان ئێستا تا ڕادەیەکی کەم کە لە بابەتەکەمان دەنەچین تا ڕادەیەکی کەم دایکان و باوکان ئێستاکێ وەکو ڕێژەیەکی جاری وایە لە 150 بە بۆنێم قەیران و خەریکە ئەویش کەم دەبێتەوە ئیش لەسەر ڕەوزە و ئیش لەسەر نەوجەوانان و ئیش لەسەر پێش مەکتەب دەکرێت کەمترین پارە بۆ ئەمە سەرف دەکرێت لەگەڵ هاتەیەکی ئیبتیداییەکە هاتەیەکی ئیبتیدایی دایک و باوکەکە و کۆڵە حەیشی لێ هەڵەگیرێت هەوڵ بدات مەکتەبێکی باش و چاکی بۆ بدۆزێتەوە بەبێ ئەوەی کە بزانێت پێش یەکی ئیبتیدایی زۆر گرنگتر بوو ئەگەر تۆ پێش یەکی ئیبتیدایی ئەم منداڵەت حازر کردایە و ئەمە هەر گلەیشم لە تەلەڤیزۆنەکەی جەنابتانە کەمترین کات دانرێ بۆ ئەم فترەیە بڕۆ سەیری تەلەڤیزۆنەکان بکە یعنی وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو خەڵکێکە لە بواری پەروەردەیە جاجار قسەیەکی لەسەرەکەین هەوڵە دەی کەمترین کات دانرێت بۆ 2-3 ساڵ هەتاوەکو 6 ساڵ 7 ساڵ تەنانەت پاپایەکانیش ئەفلام کارتۆنەکانیش ئەو تەلەڤیزۆنانش کە ئیش لەسەر ئەوە دەکات کەمترین کات دانرێت بۆ ئەمە کە لە ڕاستیتە ئەمە دەبێت زۆرترین بودجە و زۆرترین کات دانرێت چونکە ئەمە داهاتووی منداڵەکە وەکو باسمان کرد لە 150 بۆ لە 160 هەندێک سەرچاوەڵێ زیاتر بڕیارەکانی هەست و نەستەکانی بیرکردنەوەکانی شێوازی هەڵس و کەوتی شێوازی تەعاملکردنی شێوازی کارکردن و توانە جەستەیەکانی ئەتیما دەکاتە سەر ئەم کاتێکە هەڵم نەکردوێ وتەیەکی ئیمامی عەلی هەیە ڕەزای خوای لێبێت ئاماشە بەوە دەکا کە 7 ساڵی یەکەم یاری لەگەڵ مناڵ بکە 7 ساڵی دووهەم ئامۆژگاری بکە 7 ساڵی سێهەم هاوڕێتی بکە
ئەو حەو ساڵە یەکەم کە دەلالەتە لەسەر ئەوەی کە تا تقریبا دەچێتە پۆلیەکی بنەڕەتی کە تۆ یاری لەگەڵ بکە تەبعاً یاری پەروەردەی ئەمە ئەو بنیاتەیە کە بێگومان پێم وایە پێشەوە عەلیش قسەی لەسەر کردووە. گومانم لەوە نییە کە تۆ لە فەرمودەکانەکەی خوێنیتەوە باسی ئەەکەیت و هەندێک فەرمودە وکو جەنابەت نمونەیەکە تێنایە مەسەر قەولێکی سەحابەیەکی تر کە گرنگیەک بە منداڵ دراوە تەنانەت یعنی فەرمودە هەیە منداڵ لە مەجلیسی گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵام وسەلام دانیشتووە و گرنگی بە دانیشتنەکەی دراوە گرنگی بەوە دراوە کە ئەگەر بێت و بۆ نمونە تەنانەت ئاوێک تەوزیع کرابێت یەکەم جار سەرەکە نۆبەکەی منداڵەکە نەفەوتێنراوە بۆی کەسایەتی تیا دروست کرێت. جوانە ئەمە ئیش لەسەر ئەوە کراوە. من هەمیشە من بیر ناچێتەوە من هەر بەم تەمەنی یەک ساڵان بوون تقریبا باوکم نەماوە بەو هۆیەوە لەگەڵ براگەورەکەم دەچین بۆ ماڵان جەژن و مناسەبات و ئەو کاتەش کە من مناڵ بووم حاڵەتی کۆمەڵایەتی بەهێزتر بوو. لە ئێستا بیرمە چوینە ماڵێک ئەمە وەک نمونەیەک باز دەکەم چوینە ماڵێک کەسێکی بە تەمەن هات پیاوێک تەوقەی لەگەڵ هەمویان کرد من دەستم ڕاکرد تەوقەی لەگەڵ نەکردم. ئێستاش بیرم ناچێتم حاڵەتە بۆیە بۆ تۆ بە نمونە باز دەکەم و بۆی گەورەکان جارێکی تر ئەم هەڵەی لەگەڵ مناڵەکان نەکەن جاگەرم ئێستاش دەسمە ماڵێک سەرەتا دەڵێم ئێوە بۆستن گەورەکان لەگەڵ مناڵەکان تەوقە دەکەم و ماچیان دەکەم ئەو جاسمە لای گەورەکان و چاک و چۆنیان لەگەڵا دەکەم. بۆیە دروستکردن لەگەڵ تام ئەم دروستکردنە بەڕاستی کاریگەریەکی گەورەی هەیە. دکتۆر دەمەوێت پرسیارێکی تر بکەم کە زۆر لەلام ئەوەیە ئەوەی بڕیاردان کە دایک دەوێت جلێکی بۆ بکڕێ ڕەنگێکی مات و ڕەنگێکی چڵک هەڵگر و داتەپی و یعنی ڕەنجێک بێت کە مێشکی مرۆڤ ناکاتەوە. قسەکە لەسەرەوەی زۆرێک لە نەوەکانمان هەتا ئێستاش لەوانەیە من و تۆش تا قوربانی دەستی ئەوە بین کە تا ئێستاش ڕەنگەکان بەباشی ناناسین هەر ئەو ڕەنگە نازانین ڕەنگی ماڕۆنی کامەیە ڕەنگی پرتەقاڵی بەڕاستی کامەیە و بۆچی بەکاردێ و کاریگەریەکانی چن ڕەنگی سەوز دەلالەت لە چی دەکا و بۆچی بەکاردێ و تا چەند کاریگەری لەسەر سیحەت و وئیلە ئاخری هەیە. پێ دوانێ ئەم حاڵەتە ئەوەیە کە دایک و باوکەکان لە سەرەتاوە ئەم ڕوحیەتیان لە ئێمەدا کوشتووە خۆی ئەتوانین بە نوعێکی تر بڵین کای بختیار ئەمەش کاریگەری دوجار هەیە لەسەر بڕیاردان لەسەر هەتا لە کڕینی جلوبەرجی بۆ ڕەنگەکان هەتا لە بڕیاردان لەسەر تەواوی کایەکانی ژیان کە لە ئایندەدا گۆڕانکاری دێتە پێشمان. ئەمە دایکان و باوکانەکانی جاری وایە تەسحی ئەم کارە بوونە. ئێمە قسەکەمان لەم بەرنامەیەمان باسی پەروەردەکە ئەکەین. قسە لەسەر ئەوەیە کە ئەگەر بێت و ڕاگەیاندنێک دایک و باوکەکەش تێنەگەێنێ ڕاگەیاندنێک وەختی خۆیان خوێندنێک بۆ دیراسەیەک دایک و باوکەکەشی تا ڕادەیەک شارەزار نەکرد بێت کە ئەمە قسەمان لەسەرەوەی مامۆستایانی ئاینی تەرکیزیان نەکردبێتە سەر ئەم پەروەردەکردنا تەرکیزیان نەکردبێتە سەر ئەوەی دایکان و باوکانەکانیش لە ڕێی کۆڕ و سمینارەکان و لە ڕێی وتارەکانەوە بۆ نمونە شارەزایەک وەرگرن زانیاریەک وەرگرن بۆی بیگەێنن بە منداڵەکان بە دڵنیاییەوە هەمان ڕنگدانەوەی بێ ئەو ڕنگدانەوەی کە دایک و باوکەکە خۆی هەیەی ئەو بیرکردنەوەی کە خۆی هەیەی بە هەمان شێوە ئەیگەێنێ بە منداڵەکە بەڵێ کاریگەریکی زۆری هەیە و ئەم جۆرە هەڵس و کەوت و تعاملی لەگەڵ دایکەکەی هەیەی بۆ ڕەنگەکە و تەفسیری نییە بۆ ڕەنگەکان کە تۆ بڕۆ ئێستا لە بازار بگەڕێ لە دوکاندارەکان زۆر جار ینی بۆ جلی منداڵ شین و سوور و پەمەیی و ڕەنگە کاڵەکان ناهێنن چکڵەمە کەم دەمێنەوە بڵێ ئەمە کەم فرۆشە کە ئەگەر بێت و ئیش لەسەر ئەوە بکرێت کە ڕەنگەکان بە تایبەتی ڕەنگە بۆ خۆی بەرنمەیەکی بوێت کە چۆن ڕەنگی سەوز حەز و ئارزویەک و خۆشیەک بە منداڵەدات کە چۆن ڕەنگی ڕەش و قاوەیی و مۆر و ڕەنگە تۆخەکان ئەمانە بێتاقەتی بێزاری ڕقی تۆڵەسەندنەوە عەبوسی و میزاجێکدان دروستەکات کە چۆن ئەمانە لە هەندێک لە سەرچاوەکانە باسی ئەوە دەکرێت تەنانەت لە پەردەیە تەنانەت لەو بەتانیە تەنانەت لەو جلوبەرگ و لەو بەرگی سەرینەیە کە خۆشبەختانە ئێستاکە بۆ خانەوادەکان ئاسانکاری کراوە ئەمە باوی ئەوە نەماوە جاران ئەبێ ئیلا نەقارید کردای و هەموو بەردی گەچەکەت لابردای ئێستا بە چەند تۆپێکی کاغەز کە منم پێشنیارەکەم وەکو بابەت دێنێ پێشنیارەکەین بۆ دایکان و باوکان دەکرێت کە تۆ ژوورێک بۆ نمونە بە چەند تۆپێکی کاغەز ساڵانە ڕەنگەکەی بگۆڕە تەنانەت ئێستا سەرچاوەکان باسی ئەوە دەکات دەبێت منداڵ بە هەمان نەغمە نەمهێنرێتەوە هەمان نەغمەی دانیشتنی و کورسیەکان هەمان نەغمەی بۆ نمونە دیوارەکە ئەبێ گۆڕانکاری تیا دروست بکرێت ئەبێ گۆڕانکاری تیا دروست کرێت زۆر باشە دەبێت ڕادگرم بینەرانی ئازیز و خۆشەویست دوای ناوبڕێک بەردەوام دەبین جارێکی تر سڵاوتان لێبێت دکتۆر جان دەمەوێت ئێوە بپرسم
دین تا چەند کاریگەری هەیە لە بنیاتنان و دروستکردنی متمانە لە تاکدا. ڕاست تەوان مەسەلەی دین کام اختیار دین کە خوای گەورە دایناوە بۆ مرۆڤەکان لەسەر ئەساسێک دانراوە دروستکردنی کەسایەتی بەهێز. تۆ دیقەت بدە و دیراسی بکە و ئەو بەڕێزانی کە سەیری بەرنامەکانەکەن لە ئەلف و بێی دینەوە هەتاوەکو یائی کۆتایی دین ئیش لەسەر ئەوە کات تاکی بەهێز دروستکرێ، تاکی خاون بڕیار دروستکرێت، تاکێک دروست بکرێت کە لە ناو کۆمەلگایە و لە ناو خەڵکە و لە ناو ئیش و کارە سەرکەوتوو بێ و کاریگەر بێت. بەڵێ دین لە سەرەتای دینەوە کە هاتووە بۆ مرۆڤەکان کە بە ئاەتێک بۆ نمونە مەسەن خوای گەورە فەرمێ لەیسە للئینسانی ئیلا ما سعا، ئەمە ئەو پەڕی متمانە بەخۆبوونە. بڕۆ کتێبەکانی ئەنتۆنی ڕۆبنز و کتێبەکانی بۆ نمونە مەسەن تۆنی بوزان، کتێبەکانی زانە گەورەکان بخوێنەرەوە کە لە بواری تەنمی بەشەریە ئیش دەکات، زۆرێک لە قسەکانیان ئیش لەسەر ئەم ئاەتانە دەکات کە ئێمە خوای گەورە بۆی وتوینە، خوای گەورە بۆ مرۆڤەکانی هێناوە. لەیسە للئینسانی ئیلا ما سعا، بۆ مرۆڤەکان نییە هیچ دەسەڵاتێک نییە، هیچ هێزێک نییە، کەسێک ناتوانێت زەرەرت پێ بدا، کەسێک ناتوانێت کە بەرهەمێکت بۆ دروستکە، کەسێک ناتوانێت نەتیجەیەکت بداتێ ئیلا هەوڵ و کۆشی خۆت نەبێت. ئەو پەڕی متمانە بەخۆبوونە بە مرۆڤەکانە درێ. ئەمە لە ڕێم ئاەتەوە خوای گەورە بە مرۆڤەکان دەڵێت بە هەوڵ و بە کۆشش و بە ماندووبوون و بە شەون و خونی تۆ بەرهەمت دەبێت. ئەمەی چێ لە شتەکان. قالێکی تر کە زۆر جار کە لە دینە باس کراوە، دین بۆ نمونە باسی ئەوە دەکات کە مرۆڤەکان حوسن و زەنیان هەبێ، گومانی باشیان هەبێت. ئایا تۆ زانیتە زۆرێ لە متمانە بەخۆبوون نەهێشتنەکان بەتایبەتی لە کۆمەلگای ئێمە و بەتایبەتی لە ڕەگەزی مێیە لەسەر قسە و قسەڵۆکەوە دروستە بێت، لە ئەنجامی وتیان و وتیان دروستە بێت، لە ئەنجامی تەفسیری خەڵک دروستە بێت، بۆ مرۆڤەکە تەفسیری بۆ دروستە بۆ دەوروبەر. بۆ پشت ئەسوورکردن ئەگەر ئەوەنە تا نەبڕم لە وەڵامەکەت، حەدیثێکی قودسیمان هەیە دەفەرمێ خوای گەورە ڕقی لە سێ شت دەبێتەوە: قیل وقال وكثرة السؤال وإضاعة المال. وتیان ئەوەی کە فلان کەس وتی ئەوە وا دەبێ ئەوە دەبێت، زۆر بنیاتی شتەکە لەسەرەوە کە خەڵک زۆر شت لەسەرمە بنیات دەنێ. بەڵێ زۆرێ لە خانەوادەکان، زۆرێ لە وەکوتم خوشکانی بەڕێز کە متمانیان بەخۆیان نامێنێت لە ئەنجامی قسەی خەڵکیەوە. من گومانم لەوە نییە خەڵکێک بۆ نمونە مەسەن کە ئێمە ئەیدوێنێن بۆ خۆی متمانی کەم تا زۆر هەیە، بەڵام کە هەست دەکەین متمانەکەی لەرزیوە لە ئەنجامی قسەی قسەڵۆک و وتیان و وەکۆڵێ هەندێک قسە و بهێنان و بردننی دەوروبەر. کەواتە دین ئەمەی ڕاگرتووە. دین قسە لەسەر ئەوە دەکات کە تۆ گومانی باش بەرە بە خەڵک، بۆی کە سێرێکی خەڵکت کرد کە دەوروبەرت بینی ئەگەر بە نەوعێ بوو تۆ یەکسەری گومانێکی خراپ نەبێ وەرە ناختاشت دروست نەبێ. کەواتەوە بۆ خۆی خاڵێکی ترە. خاڵێکی تر کە لە دینە مثلا ئاماژەی پێکراوە و تۆخ کراوەتەوە، ئیش لەسەر ئەوە کراوە کە هەوڵ بدرێت کە مرۆڤەکان وەکوتم باسمان لەوە کرد کە متمانە بەخۆبوونی تیا دروستەکات، ئیش لەسەر ئەوە کراوە کە مرۆڤەکان بە جۆرەی عەمەلی خۆیان نەتیجەیان هەبێت لە دنیا و لە قیامەتە. بۆ خۆی مرۆڤەکان کە لە ئاەتە و لە دینە یەکلایی کراوەتەوە هەموو کەسێک بە گوێرەی ئەتوار و کردار و عەمەلەکانی خۆی پاشە ڕۆژیە بێ قیامەتێ بێت، ئەو باشترین متمانە بەخۆبوونە بە ئینسانەکان. واتە بە مرۆڤەکان دەوترێت کەسێک ناتوانێت تۆ قیامەتی تۆ ببات، نەباش نەخراپ. تەنانەت شەیتانیش ئەگەر ئینسانەکان کار ئاسانی نەکات، شەیتانیش ناتوانێت تو ئیشەکانت بۆ کۆڵە ئیشەکانت بە زۆر پێ بکات. کەوتوتە سەر تاکی مرۆڤەکان. لەبەرەوە لە دینە تەنانەت بەرامبەر بە شەیتانیش لە حیوارەکەیە کە لە بینی شەیتان و لە بینی خوای گەورەیە ڕوو ئەدات، ئەڵێ ئیلا ئەو مرۆڤانە نەبێت کە شەیتان وعدەدا دەڵێ من مرۆڤەکانت لەدەست دەبم، لە خشتە دەبم. ئەو مرۆڤانە نەبێت کە باوەڕێک کاملیان بە تۆ هەیە، ئەو مرۆڤانە نەبێت کە سیقەی کاملیان بە تۆ هەیە کە پیان ناوێرم، کە ئەو پیان ناوێرم. کەواتە لە مەسەلەی متمانە بەخۆبوونە، متمانە بەخۆبوونەکان دراوە بە مرۆڤەکان بۆی ئەو پەڕێ بێت. خاڵێکی تر کە مثلا لە دینە باز دەکرێت، ئیش لەسەر ئەوە دەکرێت مرۆڤەکان کۆمەڵایەتی بن. ئێمە گە دوایی لە خاڵێکی ترا باسی بکەین کە ڕەنگە ئێستا کاتی بێت، یەکێ لەو هۆکارانەی کە متمانە بەخۆبوون لاواز دەکات و یاخود بە پێچوانەکەی بڵێن متمانە بەخۆبوون زیاد دەکات بریتێ لە کۆمەڵایەتی. دین تاکەکانی ناوێ بۆ خۆی. ئەو کەسەی کە دینداریش، ئەو کەسەی کە ئیسلامەتیە لە لای مسلمان و لە لای خوای گەورە و لە لای دین باشتر و چاکتر نییە لە چاو ئەوەی کە تێکەڵاوی خەڵک دەکات. بەڵام بە شێوازێکی تر، بە ڕوویەکی تر، علمی سایکۆلۆجی، علمی تەنمی بەشەریک ئێستا باسی دەکات، دەڵێت ئەو کەسانی کە متمانیان بە خۆیان نییە با تێکەڵاوی خەڵک بکەن، کە ئەمە هەمان ئەو دەقەیە کە دین پێ دەڵێ
پێمان دەڵێت دین دەڵێت تێکەڵاوی خەڵک بکە هەڵسوکەوت لەگەڵ خەڵک بکە چاک و خراپەکانت با لەگەڵ خەڵکا بێت بۆی ئەو چاکانی کە هەتە باشتر و چاکتر بێ و خراپەکانیشت پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دەربارەی سیلەی ڕەحم لا يدخل الجنة قاطع رحم أو حالة كومەڵایەتێک کە پێویستە ئینسان هەر هیچ نەبێ لەگەڵ خزم و نزیک و کەس و کارەکەی خۆیان بەردەوام کۆنتاکتی هەبێ و پەیوەندی بەردەوام بێ بەزەڵەت کەواتە کە تۆ تێکەڵاویەکە دروست کرد هەڵسوکەوتێکت لەگەڵ خەڵکا دروست کرد و کار و کاسبی لەگەڵ خەڵکا کرد ئەو بۆ خۆی هۆکارێکی ترەکە بۆ متمانە بەخۆبوون بۆیە بەڵێم دین مرۆڤەکانی ئەوێ بە کامل متمانە بەخۆبوونەوە مرۆڤی لاوازی ناوێ هەتا حەدیثێکمانەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت خوای گەورە مسلمانی لاوازی خۆش ناوێ جوانە یعنی ئەمە بۆ خۆی ئەو پەڕی بەهێزبوونەکە بێ ئەو پەڕی توانا هەوڵ بدرێت متمانە بەخۆبوون دروستکەیت و ئیش لەسەر ئەوە بکەیت کە دین وەکۆڵێت بەرەو بەهێز بەرەی بەرەو بە قۆتبوون بێ و مرۆڤەکان بەهێز بکەیت تەنانەت ئەگەر لە سیریا بخوێنیتەوە تۆ دیقەت بدە جاری وا هەیە شەڕێکی گەورە دراوە بە گەنجێکی منداڵ کە خەڵکانێکی زۆر بە تەمەنی تاهێڕراوەتەوە ئەمە بۆ خۆی شتێکی ترەکە ئوسامەی کوڕی زەید بەڵێ دین متمانە بەخۆبوون لە مرۆڤەکانە دروست دەکات بە مرۆڤەکان دەڵێت بڵێ تۆ ئەتوانی شتەکان بکەیت تۆ ئەتوانی کارەکان بکەیت تۆ ئەتوانیت و هێز و توانات هەیە هێز و قودرەتت هەیە تۆ ئەتوانیت و کۆڵە پەرپەرچی زۆرێ لە ناسۆریەکانی ژیان بدەیتەوە بەڵام جاری وایە ئەم لاوازبوونە ئەم بێهێزبوونە ئەم بێتاقەتبوونە ئێستا دیقەت بدە مرۆڤی دیندار و ئیماندار بەرامبەر ناسۆریەکانی ژیان بەرامبەر چەڵەمەکانی کە لە ژیانە ڕوەدات بەرامبەر نەبوونی بەرامبەر نەداری سەرەکەی بە قۆترە پتەوە خۆڕاگرە کەمتر ئەڕوخێت تەحەمولی زۆرە تەنانەت لە بواری خۆکوژیە ئەمە بینەرانی ئازیز ڕەنگە شایەتیمان بۆ بدەن لە بەشە سایکۆلۆژیەکانە بڕۆ دیراسی بکە ئەو کەسانی کە خۆیە کوژێت ئەو کەسانە و ئافرەتانی کە خۆیان ئەسووتێنن ئەو کەسانەی بۆ نمونە فیشەک ئەنێن بخوانەوە تا ڕادەیەک کەمتر ئیمانداری تایە کەمتر ئەو کەسانەی کەیتایە کە بە شێوازێکی معتەدیل و بە شێوازێکی ڕاست و دروست دین تێگەشتووە یعنی مە باسی ئەوە نەکەین ڕەنگە ئێستا پرسیارێک بکە بڵێ جا خۆی تەقێنێتەوە بە تەفسیرێکی دینی ئەوەش بە خۆی قسە زۆر هەڵەگرێ ئەمە بۆ خۆی جێگای ئەو باسی بکەین بۆ کاتیشتر بڵێت کە ئەمە ڕەنگە بە غەڵەت تێگەشتنی بێ بەڵام مەبەستمان ئەوەیە کە ناخی مرۆڤەکان بەهێز و بە قۆت دەکات بۆی بتوانێت بەرگەی هەموو ناسۆریەکانی ژیان بگرێت زۆر جوانە مەقولەیەکی دەڵێ بۆ کەسایەتی خۆت لای ئەوانی تر مەگەڕێ لە ناو ناخی خۆت دابگەڕێ دکتۆر مەحموودی مەعەزەمی قسەیەکی جوانی هەیە دەڵێ هەر ئەوەی کە مرۆڤ بە دوایدا دەگەڕێ بەختەوەریە دەیهەوێ لە مادەدا بیدۆزێتەوە نییە دەیهەوێ لە وەسەرێکنانی سەروەت و سامانێکی زۆردا لە چیدا بە دوایدا دەگەڕێ نایدۆزێتەوە هەیە زۆر ساماندارە بەڵام بەختەوەریشی نییە بەڵکو بەختەوەری ڕاستەقینە لە ناو ناخی خۆتدایە دەمەوێت بپرسم متمانە تا چەند کاریگەرە لە بنیاتنانی بەختەوەری لە دروستکردنی بەختەوەری لە پێدانی سەکینەت و ئارامی بە ئینسان ڕاست تەبەنە متمانە بەخۆبوون وزەیەکە تێکەڵاوی هەموو کایەکانی ژیانە بێت مرۆڤ کە ڕۆژانە هەڵسوکەوت دەکات ڕۆژانە تەعامل دەکات هەندێک ئەفکار و هەندێک قسەکردنی هەیە لەگەڵ ناخی خۆتایە هەندێک جار کردەوەکانت و قسەکردنەکانت لەگەڵ کەسەکانی دەوروبەرە هەندێک جار ڕەدوفعلەکانت لەگەڵ ئیش و کار و لەگەڵ عەمەلەکەتایە هەر سێکیان تاقە وزە کە بەهێز بێت کە لە هەندێک سەرچاوەیە ئەڵێن 100 کلیل هەیە بۆ سەرکەوتن هەندێک زانا کورتی کردێتەوە بۆ 10 کلیل بەڵام کلیلی یەکەم دەڵێن متمانە بەخۆبوونە بۆ ئەم سەرکەوتنانە بۆ ئەم هەوڵ و کۆشانە بریتێ لە متمانە بەخۆبوون بەڵێ متمانە بەخۆبوون لێتان ناشارمەوە لە کتێبەکانە باس کراوە متمانە بەخۆبوون تێکەڵاوی بڕیاردانەکان دەبێت لە ناخی مرۆڤە متمانە بەخۆبوون هەندێک جار ئیش لەسەر ئەوە دەکات کە ئەو تەفکیر و بیرکردنەوانی کە هەتە کە ئێمە زۆر جار بەداخەوە هەندێک جار کەسێکی کاسبکارە بینین کەسێک دەبینین خاوەن پارەیە خاوەن ئیش و کارە خاوەن منسەبێکشە بەڵام لەوە ئەچێت ئەو منسەبە نەتوانێت وەکو کەسێکی تر ئەو شوێنە بەکاربێنێ و عەشرەتە پارەیەکی زۆری بۆ بەجێماوە بەڵام ناتوانێت ئەم پارە ئیستیسمار بکە زۆری لە کتێبەکان بڕۆ سەرچاوەکان بخوێنەرەوە کە باسی تیجارەتەکات باسی کاسبیەکە کە ئێمە زۆر جار دەورەمان وتۆتەوە بۆ دەورەی تیجارەت و فەنی تەسویق بازاڕگەری یەکێ لە بابەتەکان باسی سیقە بەخۆبوونەکە
چکە دەڵێ ئەو کەسەی کە سیقەی بەخۆبوونی تیا نەبوو، متمانەی نەبوو بە بڕیارەکانی، متمانەی نەبوو بە ڕەدولفعلەکانی، متمانەی نەبوو بە قسەکردنەکانی، متمانەی نەبوو بە بەو شتانەی کە دەیکات لەگەڵ هەڵسو کەوت و لەگەڵ بەرامبەرەکانی و لەگەڵ دەوروبەرەکانی یەکسەری ئەتوانێت بۆ کۆڵێت ڕەدولفعلێکی تیا دروستە بێت، لە قسەکانی خۆی ئەگەڕێتەوە، لە بڕیارەکانی خۆی دەگەڕێتەوە و ناتوانێت ئیش و کارەکانی بۆ بێ. بەڵێ متمانە بەخۆبوون کاریگەری دروستە بێت لەسەر حەز و ئارزوەکانی و کاریگەری دروستە بێت لەسەر خۆشبەختی. بۆ چکە متمانە بەخۆبوون ئەگەر متمانەی نەبوو زۆر جار بڕیاری بۆ خێزان دروستبوون بۆ نادرێت. ئەگەر متمانەی نەبوو زۆر جار ناتوانێت منداڵەکان و خێزانەکانی بۆ هەندێک شوێن بەرێ. ئەگەر متمانەی بەخۆی نەبوو ئێمە خەڵکێکی وامان بینیوە تەنها بە گۆڕینی شوێنێک لە شارێکە بۆ شارێک من بۆ کۆڵێ قاوەگرەوە نیم و فالگرەوە نیم بڕیار بۆ ژیانی ئەم کەسە بدەم، بەس هەست دەکەم بە تەنها بڕیاردانێک لە شارێکە بۆ شارێک ئەم نەفەرە توانایەکی هەیە بەس بچێ بۆ شارێکی تر ئەتوانێت زۆرە لەم توانانەی بەکاری بێنێ. ئەم متمانەی نییە کە دەستی لەم شوێنە بەربێت، بڕیاری ئەم بڕیارە بدات بچێ بۆ شوێنی هەر هەوێ لە گوندی خوێدا بمێنێتەوە. ئینگلیز پێڵێت کۆمفۆرت زۆن کە ئەو بۆ خۆی بەرنمەیەکی زۆر هەڵەگرێ. ئەڵێ هەندێک کەس هەیە زۆنێک حدودێک ناوچەیەکی بۆ خۆی دروست بوو، ئەڵێ دەسم لێمەدە لەمە باشترم نییە. دەڵێ هەر کەسێک هەر مرۆڤێکە ومێ دەکەم بینەران ئەم نەچنە ئەم حاڵەتەوە، ئەڵێ هەر خوێنەوارێک، هەر سیاسیەک، هەر مامۆستایەکی ئاینی، هەر حیزب و ڕێکخراوێک چووە حدودێکە و کە پێی وترا کۆمفۆرت زۆن، واتە لەم سنوورە زیاتر من توانام نییە، من لەم سنوورە زیاتر هیچم پێ ناکرێ، لەم سنوورە زیاتر بڕیارم بۆ نادرێ. ئەڵێم بەڕاستی کەسێکی مردووە، ئەگەر بەرەو سالە بیژ نشکێتەوە لەوە زیاتر نابێت، لەوە زیاتر بەرەو پێش بەقەدەر بەڕێکی خۆت پێڕاشە، بەڵام بەڕێی ئینسان هەموو دنیاە. ئەمە غەڵەتە، ئەمە غەڵەتت نابێ. ئێمە زۆر جار حدود بۆ مێشکی خۆمان دابنین، نابێ حدود بۆ تواناکانی خۆماندانین، بۆ بیرکردنەوەکانی خۆماندانین، بۆ خۆشبەختیەکانی خۆماندانین. تەنانەت ینی لەمەشە کە پێشتر باسی دینمان کرد، لەمەشە حدودێک دانراوە بۆ قیامەتیش بۆ مرۆڤەکان، بەردەوام پلەی بەرسەر دانراوە، پلەیەکدا نەندراوە بڵێت مرۆڤ ئەگەر هەرچەندێک دینداری بکە، هەرچەندی ئیسلامەتی بکە، لەمە زیاتر نابێت. بەردەوام بەرزتر دانراوە، بەردەوام باشتر دانراوە، چاکتر دانراوە. بەڵێ خۆشبەختی دەکرێت لە ڕێی متمانە بەخۆبوونەوە دروست بکرێت. زۆر باشە کاک دوکتۆر، بابەتێکی تر بابەتی هەموو ئەو داناوزانانەیە کە سەرکەوتن و توانیان گۆڕانکاری گەورە هەم بۆ سەردەمی خۆیان یاگەر نیان توانی بۆ سەردەمی خۆشیان بۆ سەردەمەکانی ئایندە توانیویانە گۆڕانکاری بکەن. بۆ نمونە ئەگەر ژانی ئەدیسۆن باس بکەی دەڵێن 1000 یان 5000 ڕێگای تاقی کرد بۆ هێشتا فێری دۆزینەوەی وزە نەبوو. پیان گوت جەنابی ئەدیسۆن تۆ هێشتا 5000 ڕێگا تاقی کردو تۆ هەر بەردامیشی تا ئاخر من 5000 ڕێگای سەرنەکەوتن فێر بووم، بەڵام ئاخیری ڕێگای سەرکەوتن هەر دەدۆزمەوە. ئەمە هەموو ئەو پیتۆڵە گەورانە، هەموو ئەو زانایە گەورانە، هەموو ئەوانەی کە ئێستا دەتوانن کەشفی ئاسمان بکەن، کەشفی ناخی زەوی بکەن، کەیفی ئەوە کەشفی ناو قوڵایی دەریاو زەریاکان بکەن، هەموو ئەوانە لە ئەنجامی بوونی متمانەیەکی زۆر نەبووە بە خۆیان، ئیمانیان نەبوو بەوەی کە توانای و تاقەیەکی زۆریان هەیە و دەتوانن لە ئایندە داشتی گەورە بکەن. بەڵێ تەبەن ئێمە باسمان کرد متمانە بەخۆبوون، مادام متمانە بەخۆبوون کاریگەری هەبێ بۆ کردار و کاریگەری هەبێ بۆ قسەکردن و کاریگەری هەبێ بۆ بیرکردنەوەکان بە دڵنیایی و سەرکەوتنەکانیش کاریگەریتی لەسەر سەرکەوتنەکان دروستەکە. بەڵێ ئەگەر ژیانی ئەو کەسە سەرکەوتوانە دەخوێنیتەوە کاک بەختیار، زۆرێکیان باسی ئەوە دەکەن چەند ساڵێک فەشەری هێناوە، چەند ساڵێک دۆڕاوە، بەڵام یەکێک لە خاڵەکانی کە زۆر گرنگە کە ئێمە بەڕاستی نەوەکانی دا ئیبن حەجەری عەسقەلانی بەڵێ گەنجەکانی لەسەر پەروەردە بکەین، ئەویش ئەوەیە کۆڵەدان بە دیوێکی ترا باسی متمانە بەخۆبوونەکە، کۆڵەدان و ئیسراربوون و سووربوون لەسەر کارەکان و سووربوون لەسەر ئەو شتێک کە پێتە و سووربوون لەسەر ئەوەی کە من بڕیارێکم هەیە و دەمێ بیگەێنم بە منزڵ، سووربوون لەسەر ئەوەی کە من بە تەمام شتێکم و سەرکەوتنێکم هەیە دەبێ پێی بگەم. یەکێک لە وزە گەورەکان، یەکێک لە توانە گەورەکان کە دەتەوێت بگەی بەم سەرکەوتنانە، ئەم کەسە سەرکەوتوانە بریتی بۆ لە متمانە بەخۆبوون. تۆ دیقەت بدە زۆرێک لەو کەسانی کە سەرکەوتوو بوونە زۆر جار بەدەیان ساڵ هەوڵیان داوە، بەدەیان ساڵ کۆششیان کردووە، وەکو خۆدوتنی لە نمونونەکەی باست کرد دەیان جار و سەدان جار فەشەلیان هێناوە. فەشەل کە لە وڵاتی خۆمانە بەداخەوە زۆر جار یەکێ لە هۆکارەکانە بۆ کە پرسیار بکەیت
متمانە بەخۆبوون بەچی نامێنێت زۆر جار ئەو کەسانەی کە جارێ دوو جار فەشە لەهێنن کە جارێ دوو جار قسەیەکیان پێوترێت کە لە ئاستی ئەمانە نییە و بۆ تەریق دەکرێنەوە کە زۆر جار بۆ نمونە نەخێر کە لاو نۆیان بەرامبەر ئەوترێت یەکسەری دەستیان داوەتە وەی کە پشت بدەنەوە بڕیاری 100% بدەن بۆی وازێنان کە ئەمانی تر هیچ نین بە کەڵک هیچ ناتوان هیچ بکەن یەکسەری بڕیاریان داوە کە ئەم بڕیاری من بە کەڵک نایە ئەم بڕیارەی من و ئەم فکرەی من و ئەم شتەی من کە وە کۆڵە دەستم داوەتێ ناتوانم بگەم بە مەسڵ بۆیە بەڵێ ئەم کەسە سەرکەوتوانە کە سەرکەوتوو بوونە لە ئەنجامی ئەوەی کە هەوڵیان داوە متمانە بەخۆبوون ڕۆژانە بۆ کۆڵی هەوڵ و کۆشش بدەن و بەرەو پێشی بەرن متمانە بەخۆبوون بۆ معلوماتی بەڕێزت زیاد و کەم دەکات جوانە ئەمە بۆ خۆی قسەیەکی زۆرە ڕاستە متمانە بەخۆبوون مرۆڤەکان کە ئێستا ڕەنگە بەڕێز یەکسەری بەرنامەکەمان دەکات دەڵێ من متمانە بەخۆبوونم هەیە بەس من چی بە متمانەیەک بکەم ئەگەر بڕوانامەکەم ئیشێکم بۆ نەدۆزێتەوە متمانە بەخۆبوون دەبێت لە هەموو بوارەکانە بەکاربێنی ئەو کەسانی کە سەرکەوتوو بوونەکە بەختیار تەنها نەهاتوونە ئیش لەسەر یەک خاڵێک بکەن و ئەم متمانەیە بەکاربێنن لەم خاڵەیە و هەموو خاڵەکانی تر وە کۆڵێ ئیهمالی بکەن ئەو کەسانی کە سەرکەوتوو بوونە کەسە سەرکەوتوەکان جاری وهەیە لە بوارێکە کە سەرکەوتوو نەبوونە هەوڵیان داوە بوارێکی تر بەکاربێنن هەوڵیان داوە ڕێگەیەکی تر بدۆزنەوە متمانە بەخۆبوون ئەمەی تیا دروست دەکات ئەوە دەمگەێنە بەوەی کە بپرسم دەشێ مرۆڤێک متمانە لەدەست بدا بەڵام دەشێت جارێکی تر ئەم متمانەیە بە شێوازێک لە شێوازەکان لە ڕێگایەک لە ڕێگایەکانەوە بەدەستی بێنێتەوە ئەو ڕێگایە چیە کە جارێکی تر متمانەی لێوە بەدەست دەهێنرێت ڕاست طبعا متمانە چۆن ئەڵێ ئیمان یەزید وەیان قوس متمانە زیادەکا و کەمەکات بێگومان خاڵی یەکەم کە زۆر گرنگە و بینەرانی عزیز ئاگادار بن ژینگە یەکێکە لەو هۆکارانەی کە متمانە بەخۆبوونی تیا زیادەکات تۆ دیقەت بدە مرۆڤێکی ئەم وڵاتەی ئێمە جاری وهەیە ڕەنگە کوردیش زمانی کوردیش باش نەزانێ هەمان مرۆڤ بە قاچاق ڕێی دەکەوێتە بەریتانیا دوای چەند ساڵە دێتەوە فێری زمانی ئینگلیزی بووە هەمان وڵاتی خۆمان جاری وایە مامۆستایەکی خەریجی ئینگلیزی زمانی ئینگلیزی بە باشی نازانێ خۆ ئەم نەفەرەی کوردەی کە خۆمان کە چۆتە وڵاتی دەرەوە مەکینەکەیان نەگۆڕیەوە وە کۆڵە گران شەفت و گێڕیان بۆ نەگۆڕیەوە تەنها عەقڵێت و متمانەیەکیان تیا دروست کردووە بەڵێ تۆ توانی زمان فێربی کە چووە بۆ ئەوێ ژینگەکەی گۆڕیوە بارودۆخەکەی گۆڕیوە سەیری هەندێک خەڵکی کردووە کوردەوارێکی خۆمان و خەڵکێکی گەرمیان و خەڵکێکی شارەزور و خەڵکێکی کوێستانی خۆمان کە فێری زمان بووە یەکسەری عەقڵێتەکەی گۆڕیوە ئیلاهی خۆ ئەم مرۆڤە لە من سیرتر دروست نەکراوە هەر وەک منە بۆ ئەو دەتوانێت بۆ من ناتوانم بیرکردنەوەکەی یەکسەری کاریگەری دروست بووە بۆیە ژینگەکە هۆکارێکی گرنگە خاڵی دووەم کە ئێمە بەداخەوە لە مەشات زۆرێ لە خانەوادەکان کەم تەرخەمیمانەی خوێندنەوە و خوێندنەوەی کەسە سەرکەوتوەکان و بڕیاردان بۆ و هەوڵدان بۆ باسکردن و شەرحکردنی کەسە سەرکەوتوەکان بۆ منداڵەکانی خۆمان هۆکارێکی ترە بۆ دروستکردنی متمانە خاڵی سێم هەوڵدان لەگەڵ مرۆڤەکانە ئێمە زۆر جار مرۆڤەکان بەداخەوە مەسەن گەنجێکت هەیە ڕەنگە توانایەکی هەبێ بۆ دروستکردنی سیارەیەک بەس بە شقڵێکی بچووک ئەگەر بێت و دەوروبەر هەوڵێکی لەگەڵا بدەن هەوڵدانێکی تری بۆ بکەن بۆ قۆناغێکی تر ڕەنگە متمانە بەخۆبوونەکەی زیاتر بێ بۆیە یەکێ لە قسەکانی تر کە متمانە بەخۆبوون بەچی زیادەکرێت بەوەی کە هەوڵ بدرێت ئەو کەسانەی کە ئێمە دەوروبەری خەڵکێکی ترمان داوە ڕێکخراوێکمان هەیە ڕێکخراوێکی گەنجانمان هەیە ئیش لەسەر ئەوە بکرێت ئەم مرۆڤانە لە قۆناغێکا نەوەستێنرێ لە قۆناغێکا نەوەستێنێت چونکە ئەگەر لە قۆناغێکا وەستێنرا هەنگاوێکی تری پێنەرا متمانە بەخۆبوونی کەم دەبێتەوە خاڵێکی تر چوارەم کە زۆر گرنگە ڕاگەیاندن لە وڵاتی خۆمانە کاک بەختیار بەداخەوە کە سەیری دەکەیت بەداخەوە نازانم ئەیزانن یان نایزانن ئیش لەسەر دەوە دەکرێت کە کۆمەڵگا متمانی بەخۆی نەبێ ئیش لەسەر ئەوە دەکرێت تۆ دیقەت بدە زۆرێ لە سیاسەکان کە وەکو من و تۆ دانیشن ئیش لەسەر وەکۆڵە ڕسواکردنی بڕوانامە دەکرێت کە ئەمە بۆ خۆی نهێشتنی بڕوانامێ ئیش لەسەر لاوازکردنی متمانەی خەڵک دەکرێت لەسەر تەندروستی ئەم وڵاتە ئیش لەسەر ئەوە دەکرێت کە خەڵکێک متمانەی بە سیاسی نەمێنێ ئیش لەسەر ئەوە دەکرێت هێشتا هەڵبژاردن نهاتووە دوو سیاسی کە جاری وایە معتەبەرە لای خەڵک گوێی لێگریان مامۆسایەکی ئاینی ئیش لەسەرەوە دەکرێت دەڵای هەڵبژاردن بکرێ و نەکرێ هیچ لە مەسەلە ناگۆڕێ کەواتە ئیش لەسەر ئەوە دەکرێت کە کایەکان هەموو شتەکان بێ ئەرزش بکەی بێمتمانە بکرێ بەرامبەر بە هەموو شتەکان زۆر خاڵێکی تر بریتێ لە ڕاگەیاندنەکان کەواتە ڕاگەیاندنیش بۆ خۆی هۆکارێکی ترە بۆی کە بتوانێت دەمەوێت لە کۆتایی بەرنامەکە نمونەیەکی زیندوت بدەمێ یەکێ لە مامۆستاکانی خۆم کە دەشێت گوێی لەم بەرنامەیەش بێت لاین
وتی من لە ناوەندی بووم لە بیرکاریە زۆر خراپ بووم. یەکێ لە مامۆستاکانم وتی هەر سفرم دێنا لە بیرکاریە، پێیوتم هەموو کەس ببێ بە بەشەر ڕۆڵە گیان تۆ نابی بە بەشەر. دەڵێ ئەمە لای من بوو بە عقودەیەکی نەفسی، بەڵام لە هەمان کاتدا بوو بە وزەیەکی گەورەش کە دەبێ ئەم هاوچێشەیە بشکێنم لە فکری مامۆستاکە. دەڵێ نیوەی ساڵ 15 ڕۆژ هاتوو ڕۆشتینەوە، دەڵێ من چوومە ژوورەوە، هەموو خەڵک چوو بۆ دەرەوە، منەوە 15 ڕۆژ بەش لە ژوورەوە بووم. ئیشی ئەوەڵ و ئاخرم لە ئەوەڵی 15 ڕۆژەکە تا کۆتایی 15 ڕۆژەکە ئەو هەموو وەرەقە و کاغەزەم هێنا، هەرچی پرسیاری بیرکاریە حەلم دەکرد و فڕان دەدا، حەلم دەکرد و بۆ لام دەنا. ئاخیرەکەی دەڵێ من شتێک کە بەلامەوە گرنگ نەبوو حەلکردنی پرسیاری بیرکارە، شتێکی میکانی چییە، چۆن بزانی ئەوە لەوێ دانێ، ئەوە بەریەوە، ئەوە بۆ سەرەوە، بۆ خوارەوە یەکسانە بەوە تەواو دەبێ. دوای کە چوومەوە ئیمتیحان هاتەوە، ئیمتیحانیان کردین، مامۆستا ئیمتیحانی کرد و من هەر لەوێ وەڵامم دایە و پێم دا، ئەویش گوتی ئەوە کەس یارمەتی نەدای. گوتم نەوەڵڵا، گوتم مامۆستا لەبەر چاوی تۆ وەڵامم دایە. وتی سەڵتم هێنا، وتی قەناعەت کە، وتی پرسیاری تری بۆ دانام جیا لە هەموو پۆلەکە هەموو مامۆستایەکانیان لەسەر سەرم بن. وتم چی دادنەی ئەتیادە، پرسیاری تری بۆ دانام هەموو پرسیارەکان زانی و سەڵتم هێنا. وتی بەس پێم لە ڕۆڵەوە بە چی وات کردەوە. وتم ئەوە حاڵ و مۆزوعەکەیەتی. ئێستاژە مامۆستایە یەکێکە لە مامۆستا بەناوبانگەکان کە دەتوانێت بە ئاسانی هەموو خەڵکێک فێری ماتماتیک بکە و بزانێ بیرکاری چییە. مەبەستم ئەوەیە زۆر بە کورتی لەوانە یەک خولەک کەمتری کاتمان مابێ، ناوەندی خوێندن مامۆستاش یەکێک نییە لەو کارتێگەرە ئەساسیانەی کە هەم دەتوانێت متمانەت بڕوخێنێ، هەم دەتوانێت بنیاتی بنێ، بەس کاتەکەمان کەما. بەڵێ ناوەندی خوێندن لەبەرەوەی هەم وزە و توانایەکی تایە مامۆستاکان و هەم وزە و توانایەکی تایە کە قوتابەکان بەکار بێنرێ. بەڵێ من مامۆستایان کە ئێمە زۆرجار لە زانکۆشە لە کۆڕ و سیمینارەکانە باسمان کردو، مامۆستایان دەبێت ڕۆڵی کاریگەر ببینن بۆ دروستکردنی بڕیاردان، بۆ دروستکردنی متمانە بەخۆبوون، بۆ دروستکردنی هەز بە کەسایەتی خۆیان. نابێ بە هیچ شێوەیەک منداڵ تەریق بکرێتەوە، نابێ بە هیچ شێوەیە تواناکانی وزەی منداڵ بە فیڕۆ بدرێت. ئەو منداڵە، یعنی من لێرەوە ئەڵێم ڕەنگە مامۆستاکان خۆشیان تەجروبەیان هەیە، ئەو منداڵی لە دەرزەکەی تۆ سفر دێنێ، لەواچێ لە داهاتووە گەورەترین بۆ نمونە میکانیکی لێ دەرچێت، گەورەترین تاجری لێ دەرچێت، دەواچێت تەسەور بکە گەورەترین سیاسی لێ دەرچێت، کە ئەمە ڕەنگە بابەتەکەمان نەبێ. بەڵام قسەکەی من ئەوەیە کە ئەگەر بینەران خوێندنەوەیان هەبێ بۆ کتێبەکان، زەکا زیرەکی یەک نەوع نییە. ئێمە لە وڵاتی ئێمە تەنها ئیمتیحانی زیرەکی لەبەرکردن دەکرێت، بەڵام زیرەکی ئیقاع هەیە، زیرەکی قسەکردن هەیە، زیرەکی نووسین هەیە، زیرەکی دەسوپل هەیە، زیرەکی بیرکردنەوە هەیە، زیرەکی تەحلیلکردن هەیە بۆ شتەکان کە ئەمانە دەیان زیرەکیە کۆمەلگا پێویستێتی. ئێستا لە وڵاتانی وەکو سنگافورە و مالیزیا و زۆرێ لە وڵاتەکانی ئەوروپی کە بە تەنانەت مەکتەبەکان تەصنیفەکەن، تەلەبەکان تەصنیفەکەن، من زیرەکم لە قسەکردنە، ڕەنگە داهاتووە بۆ سیناتۆر بەکارم بێنن، خەڵکێکی تر لە دەسوپلە، ڕەنگە بۆ میکانێک، ڕەنگ خەڵکێکی تر لە نووسینە. مهم ئیش لەسەر ئەوە بکرێت زیرەکی زۆرە مامۆستایانی ئازیز کە بێ خۆمان ئاگادار بین تەنها لەبەرکردن و وەڵامدانەوە شەرت نییە، زۆرە لە زیرەکیەکانی تر لە ناخی منداڵە نابێفەوت. مامۆستاکان زۆر تەرکیز دەکەنە تەنها دەرخ و لەبەرکردن، کە بەڕێز ئاماژەت پێکرد یەکێکە لە زیرەکیەکان هەمووی نییە. لە کۆتاییان بەرنامەیە کاک دکتۆر هەڵبەت کاتەکە ئەوەندەی خواز وەگەرنا گفتوگۆ لەگەڵ بەڕێستا تاموچێژێکی زۆر تایبەتی هەیە و ئومێد دەخوازم کە بینەرانی ئازیز، بیسەرانی ئازیزیش سوودێکی تەواویان لەم بەرنامەیە وەرگرتە بێ، ئەوانەی کە متمانەیان هەیە زیاتری کەن و ئەوانەی کە خەریک بۆ لەدەستی دەن بێگومان دەبێ ئەم قسانەی بەڕێستان، ئەم گفتوگۆی ئێمە ببێ بە وزەیەکی بەهێز بۆ بنیاتنانەوەی متمانێکی گەورەتر لە ناخی تاکەکاندا. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی، دکتۆرە لە بواری پزیشکی و مامۆستای زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و ڕاهێنەر لە بواری گەشەپێدانی مرۆیی کە لە ئەم دیدارە تایبەتە لەسەر سەرکەوتنەکانی پشت بە متمانە بەخۆبوون لەگەڵمان بووی. زۆر زۆر سپاس دەکەین و مادومان کردی. زۆر سپاس. بینەرانی ئازیز و خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەش. خواتان لەگەڵ.